لە دوای کەوتنی دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریا، لیرەی سووری گۆڕاکارێکی بەرچاوی بەخۆی بینیوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا، کەمەوەی کردووە نرخی لیرە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرز ببێتەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر کاریگەریەکانی ئەو جوڵجۆڵەی ناو بازار هاتووەتە لای جەبار گۆرا و تەبێژی بازاری دراو. سڵاو لێ کاک جەبار، ئەو جوڵە خێرایی لیرەی سووری ئەمە تا چەنە کاریگەری لەسەر بازار هەیە، مەترسی نییە؟ بەڵێ خۆی طبعاً دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد ڕاستەوخۆ خواستێکی زۆر ناسوروشی لەسەر لیرەی سووری دروست بوو بۆ ئومێدەی کە گۆڕانکاری لە ڕژێمی سیاسی وڵاتە دروستە بێ، ئابوورێکە ڕوو لە باشتر بکاتووە بەهای پارەکەشان بەقووەتر بێت. طبعاً خواستێکی زۆر لەسەر لیرەی سووری دروست بووە، بەڵام ناتوانانی تۆ ئێستا پێشبینی ئەو بکەی بەهای لیرەی سووری بەرەو چۆ ئەڕات، چونکە بەڕاستی جارێ سووریا لەبەردەم قۆناغی کە ڕاگوزەرە لەبەردەم تەحولاتێکە ئایا حکومت واز و تەشکیلە کرێت، ئایا هەموو پێکاتەکان وەکو ئەو سیناریۆی کە لە عێراق دوای ڕوخانی ڕژێمی عێراق لە 2023 حکومەتێکی وەکو بڵێ بنکە فراوان بە هەموو پێکاتەکانە دروست کرا، ئەنجومەنێکی حکم دروست کرا، ئایا هەمان سیناریۆش لە سووریا دووبارە بێت و ئەمە یەک و دووەم مەترسیەک هێستا لەبەردەم ئەم دراوی سووریایە، چونکە ئەم دراوە ڕسمی 700 لەسەرە. طبعاً بەدڵنیاییەوە ئەبێ ئەم عملێ گۆڕانکاری بەسەر بێت. ئایا هەمان سیناریۆی سەردەمی ڕژێمی بەعز دووبارە نابێتەوە کە لە یەک بڕیارێکی دەرکرد ئەو 25 جوانەی کە لە دەرەوەی سنوورەکانی عێراق بوون هەرمی ئیلغا کردە و لە کەسیشی وەرنەگرتەوە. بۆیە من بەڕاستی ئەمە بە مەترسێکی گەورە ئەیبینم لە پڕا بڕیارێک دەربچێت کە ئەم دراوە ئیلغا بکرێت و دراوێکی تازە چاپ بکرێت. ئایا ئەوەی کە لە دەروی سنوورەکانی سووریان بەتابەتیەوەی کە ئێستا پێوترێ بلۆکە و کەپسە، ئایا وەرەگیرێتەوە چونکە ئەم دراوە ئۆتۆخۆی لە رووسیا چاپ کراوە بەڕاستی، ئایا وەرەگیرێتەوە چونکە خۆی بۆ خۆمانە هەر هەمووی پرسیارە نییە؟ نەخێرە وەختی خۆی ئەم چاپە تازەکانەمەی کە کەپسە لە ناو نایلۆنەکە رووسیا وەختی خۆی چاپی کردووە بۆ سووریا دوای بڵێنە ئەو گۆڕانکارێنەی کە لە 2012 لە سووریا دروست بوو. طبعاً ئەمانە بەشێکی زۆری لە دەروی سنوورەکانی سووریا مامەڵەی پێوە کرێ بەڕاستی. ئایا گە سبێنە گۆڕانکاری بەسەر ئەم پارەیە بێت و چاپی تازە دروست بکرێت، ئایا ئەم دراوە وەرئەگرنەوە ئەوەی کە لە دەروی سنوورەکانی سووریان وەکو ئەو سیناریۆی کە لە سەردەمی ڕژێمی بەعسا دروست بوو، ئەو 25 سەدامی کە هەبوو هەمووی ئیلغا کراوە لە کەسیش وەرنەگیراوە و خەڵکێکی زۆرێک لە بازرگانان لە هاوڵاتیان ڕوبەڕووی زیان بوونەوە، ئەوانەی کە لە دەروی سنوورەکانی عێراق بوون. دا بە هەمان شێوە ئایا هەمان سیناریۆش لە سووریا دووبارە نابێتەوە بەڕاستی، لەبەرەوە ئەمانە هەمووی مەترسین. ڕەنگە تا ئەو کاتێکە حکومەتی سووریا یەتە سەر پێی خۆی و حکومەتێک تەشکیلە کرێت لەم قۆناغە تەحولاتە ئەچێتە دەرەوە، ڕەنگە بەهای لیرەی سووری زۆر بەرز بێتەوە. بەڵام ئایا لەو هەلو مەرجێکە ئەگەر ئیلغا بکرێتەوە ئەم پارەی و ئەوەی دەرەوەی سنووری سووریا وەرنەگیرێتەوە، ئەزانی خەڵک ڕوبەڕووی چی زیانێگە بێتەوە.